کاگڕێبواروەی کە ناخۆشی نیشتیمان لە نووسینی ئێوەیە. بەڵێ باشە لەسەر ئەو بنەمایە دەمەوێت بپرسم بۆچی لە زۆر جێگادا هەست بە ماندووبوونت دەکرێت لە نیشتیمان؟ بڵێ هۆکارەکەی چییە؟ جا ئەوە لەبیر بێ هاوڕێ عەزیز، نیشتیمان وەک واقع ناخۆشە، وەک ئەوەی چی ڕوو ئەدا لەو نیشتیمانە، بەس نیشتیمان خۆی خۆشە، خۆشەویستیشە بەو بەڵگەی کە من تحملی واقع ناخۆشەکە یەکەم، بەڵام لە نیشتیمانی خۆمە. من لە ناخۆشترین کاتەکانی ژیانی ئەم نیشتیمانە گەڕاومەوە بۆ ئێرە، لە شەڕی داعش لە دەرەوە بووم بۆ ئاگاداریت، وەشم توانی بمێنمەوە، بەڵام من پێم وابوو خۆم ئاهەنگ زەریاب نایە بە دەنگدان بڕیارماندا بگەڕینەوە بۆ کوردستان 2014 هەمووی چەند مانگێ و شەڕی داعش دەستی پێکرد بوو. کەواتە نیشتیمان واقعێکی ناخۆشی هەیە، بەڵام نیشتیمان خۆی خۆشە، وەکو تۆ فەرمووت خۆشەویستیشە بەڕاستی. ئەو قەسیدەیە باز لە واقعی نیشتیمانەکە و باز لەو بکەر و کارکتەرە ناکا کە ئەو واقعە لە بەرژەوەندی خۆیان بەکارهێنن و ئەبنە هۆکاریەوەی کە ئێمە بۆ ساتە وەختێک هەست بکەین نیشتیمانەکە خۆشی ناخۆ